ڕووەکە بە شاسوار و پێڵێم ئەگەر تۆ ڕاست دەکەیت و ڕاست و دروستی ئەبێ ئەوەندە بیوێری تیابێ کە لەگەڵ ئێمەی خاوەن پشکەکانە تاقە یەک جاری دانیشی خۆتمان پیشان تۆیەک لە پرۆژەیەکی بچووکدا شەفاف نەبووبیت چۆن لە دەسەڵاتدا شەفافە بیت تۆ بانگەشەی سەرنەوەی مافی میلەتەکەی لە دەسەڵات بەڵام خۆت مافی 10,000 خاوەن پشتی چاڤیلاندێ زەوت کردووە لەسەر بنەمای بەڵێنەکانی تۆ تەکسیەکەی ژێری خۆم فرۆش تا داهاتووی منداڵەکانم مسۆگەر بکەم بەڵام تۆ ڕازگۆ نەبوویت و فێڵە لێکردی شەرم ناکەی لە بری پارە و داهاتی چاڤیلان بە بەهای 3,180,000 دینار کاردبێ بە من ئاخر من خانوم بۆ ئامە فرۆش تۆ دەڵێیت من دەستبەرداری تەواوی پرۆژە بازرگانی ئەلامەکان بووم و فرۆشتو من بەڵام من بە بەڵگەوە بۆ دەسەلمێنم هەتا ئێستا تەواوی ئەو پرۆژانە لە خزمەتی خۆت و لیستەکەدا بەکاردێنیت منوەکو خاوەن پشکێک سکاڵام لێدەیە تۆ بە فێڵ و تەڵەکە بازی بارمتەی قەرزی کۆمپانیای نالیات خستۆتە سەر پرۆژەی چاڤیلاند و پشکەکانی ئێمەی خاوەن پشک بۆ دەبێ باجی تەڵەکە بازیەکانی جەنابەت بدەین لە پرۆژەی چاڤیلاند پشکەکانی خۆت فرۆشتووە بە سەرمایەدارێکی عەرەب ئەی خۆ ئێمەش وەکو خاوەن پشکمان هەیە لەو پرۆژەیەدا نابێ بزانین شەریکە نوێیەکەمان کێیە ئەمانە پەیام و دەردەدڵی ژمارەیەک هاوپشکی پرۆژەی گەشت و گوزاری چاڤیلاندا کە قوربانی دەسی سەرمایەدارێکی فریودەرن سەرمایەدارێک کە لەسەر پارە و سامانی 10,000 هاوپشک و خەڵکی ڕەشوڕوتی ئەم هەرێمە و بە ئاسانکاری و پاڵپشتی دەسەڵاتێکی گەندەڵ سەرمایەکی زۆری کۆ کردەوە سەرهەڵدانی سەرمایەدار و بازرگانی لەو شێوەیە لە سایی دەسەڵاتێکی خەسڵەت مافیایی و نغڕۆ لە گەندەڵی کارێکی نامۆنیە بەڵام سەیر لەوەدایە ئێستا ئەم سەرمایەدارە هەڵتۆقیوە هاتووە و دەم لە سیاست دەکتێ و بانگەشەی ڕاماڵینی دەسەڵات و چەسپاندنی دادگەری دەکات ئەم زاتە بەبێ هیچ شارەزای و ئەزمونێک لە کاری بزنس و پرۆژەی بازرگانی و ئابووری و بەبێبوونی سەرمایەکی ئەوتۆ چەندین پرۆژەی گەورە و استراتیژی لەلایەن حکوومەتی هەرێمەوە پێدراوە بە پشتیوانی دەسەڵات و قۆناغ بە قۆناغ لەگەڵ تەواو نەکردنی هەر پرۆژەیەکیش پرۆژەیەکی نوێی پێدراوە هێشتا پرۆژەی نالەی تەواو نەکردبوو پرۆژەی کورتستی پێدرا هێشتا ئەم پرۆژێش تەواو نەکرابوو کەچی حکوومەت پرۆژێکی گەورەتری لەسەر زەویەکی استراتیژی بەڕووبەری 300 دۆنم واتە 750,000 مەتر دووجا پێدرا لەژێر ناوی کۆمپانیایەکی تازە دامەزراوی تەنها 1 ملیۆن دیناری بە ناوی چاوی بۆ گەشت و گوزار زەوی پرۆژەکە لە بەرزترین و بەنرخترین شوێنی سلێمانیدایە کە لە خراپترین دۆخی بازاری کڕین و فرۆشی زەویدا مەتری لە $1,000 دانەبەزیوە لە کاتێکدا ئەم زاتە 1 دیناری بەو 300 دۆنمە نەداوە پرسیاری سەرەکی ئەمەیە ئایا نەدەکرا ئەم پرۆژە بە ناوستراتیژیە لە شوێنێکی وەک هەواری شاردا بواە بە پێچەوانەوە هەواری شار کە پرۆژەیەکی دەوڵەتیە لە شوێنی چاڤیلاندا بواە بەڵام دیارە سەرمایەدارە هەڵتۆقیوەکە ئەم کارەی نەدەکرد پرۆژەکە بە چاودێری حکوومەت جێبەجێ کرا و لەلایەن دەستگای وەبەرهێنانەوە کاراسانی تەواوی بۆ کرا بە بەردەوامیش لەلایەن بەرپرسانی حکوومەتی هەرێمەوە بەسەر ئەکرایەوە ئەو حکوومەتەی ئەم بزنسمانە لە ساییدا هەڵتۆقی کە کەس نازانێت بەرامبەر بە چ بارمتەیەکی یاسایی ئەو زەویەی پێدراوە پاشان ئەم زاتە کۆمپانیاکەی گۆڕی بۆ هاوپشکی و نزیکەی 10,000 کەس بە بەهای 30 میلیارد دینار پشکیان کڕی لە سەدا هەفتای پرۆژەکەش بە ناوی شاسوار عەبدولواحیدەوە مایەوە پاش تێپەڕبوونی چەند ساڵێک بەسەر کڕینەوەی بەشێک لە پشکەکانی کۆمپانیاکە فێڵ و تەڵەکەبازی سەرمایەدارە هەڵتۆقیوەکە دەرکەوت و زۆربەی هاوپشکەکان داوای گەڕاندنەوەی پارەکانیان دەکەن لە بیدایەتە خەڵکێکی زۆری سەحب کرد بە عەقڵێتێکی بازرگانی درۆزنانە بۆی ئەو خەڵکە بتوانێت پارە بێنێتە ئەو پرۆژەیەوە زیاتر لە 30 میلیارد دینارمان لە بانکی شیمال بۆ خستە پرۆژەی چاڤیلاندەوە ئەم پرۆژەیە کە لە خزمەتی خەڵکا بێت ئەم پرۆژەیە لە خزمەتی هاوڵاتیان نابێت ئیسیفادەیەکی هەبێت بۆ ئەو خەڵکە بەڵام هەموو شتەکان پێچەوانە و فڕوفێڵ و تەڵەکە بازی دەرچوون
ئەم پرۆژەیە کێشەی شارەوانی و بەڕێوەبەرایەتی کارەبای هەیە و لیژنەی زۆری لەسەر پێکاتووە. لە کاتی جێبەجێکردنیشدا دەستگای گەشت و گوزار نەیتوانیوە بە هیچ شێوەیەک سەرپەرشتی و چاودێری ئەم پرۆژەیە بکات بە پاساوی ئەوەی ئەمە پرۆژەی وەبەرهێنانە. شاسوار عەبدولواحید و قەرزەکانی حکوومەت. شاسوار عەبدولواحید نزیکەی 40 ملیۆن دۆلار کە ئێستا بە سوودەوە گەیشتووەتە نزیکەی 50 ملیۆن دۆلار لە حکوومەتی قەرز کردووە لەسەر حجزکردنی سەرجەم مڵکەکانی کۆمپانیای نالیا، چونکە تاپۆکەی بە ناوی کۆمپانیاکەوەیە. لە کاتێکدا تەواوی خان و شوقەکان فرۆشراون بە خەڵکی، بەڵام سەیر و سەمەرە لەوەدایە تاپۆیان نییە و هەر بە ناوی کۆمپانیاوە قەرزی پێوەرگیراوە و زیاتر لە 4 ساڵیشە نەیتوانیوە تەنانەت سوودی قەرزەکە بداتەوە. قەرزەکەی بە 2 گوژمەی جیاواز بە بڕی 20 ملیار دینار و 23 ملیار و 750 ملیۆن دینار قەرز کردووە کە دەکاتە زیاتر لە 40 ملیۆن دۆلار. جارێ قەرزی یەکەمی نەداوەتەوە، قەرزی دووەمی داوا کردووە. لە کاتی گەڕاندنەوەی قەرزەکاندا داوای لە حکوومەت کردووە ماوەی دانەوەکەی بۆ درێژ بکەنەوە بەپێی فەرمانێکی وەزاری کە لە 2 ساڵی 2014دا دەرچووە و واژووی بایس تاڵەبانی وەزیری پێشووتری دارایی و ئابووری لەسرە. قەرزەکەی بۆ درێژ کراوەتەوە و لە فەرمانەکەدا هاتووە بڕیارماندا بە درێژکردنەوەی ماوەی ئەو قەرزەی دراوە بە کۆمپانیای نالیا بە بڕی 20 ملیار دینار بۆ ماوەی 2 ساڵ و 6 مانگی تر. لە 4 ساڵی 2014دا بە نووسراوی ژمارە 529 کۆمپانیای نالیا نووسراوێکی ئاراستی بەڕێوەبەرایەتی بانکی ناوەندی هەرێم لقی سلێمانی کردووە و تێیدا هاتووە. ئاگاداری بەڕێستان دەکەین کە کۆمپانیاکەمان لە ئێستادا مامەڵەی وەرگرتنی قەرزی پێشکەش بانکێکی ئەهلی کردووە بە مەبەستی قەرز لەو بانکە. بەڵێن دەدەین لە کاتی وەرگرتنی قەرزەکەدا دەست بەجێ لە هەمان ڕۆژدا کۆی قەرزی سەر کۆمپانیاکەمان دەجێڕینەوە بۆ بانکی سلێمانی 1. بەڵام ئەمە خۆڵ لە چاوکردنی حکوومەت بوو، هەرگیز قەرزەکەی نەدایەوە بە ئێستاشەوە. شاسوار عەبدولواحید و فێڵی گواستنەوەی حیزی مڵکەکانی نالیا بۆ سەر مڵکەکانی چاوی. دوایەوەی شاسوار عەبدولواحید دەزانێت قەرزی حکوومەتی پێنادرێتەوە، جەولەیەکی تری گەمەکەی دەست پێ دەکات. بۆ خۆڵکردنە چاوی سودمەندانی پرۆژەکانی کۆمپانیای نالیا هەوڵی گواستنەوەی هێمای مامەڵەکردن واتە حجز لە مڵکەکانی کۆمپانیای نالیاوە بۆ سەر مڵکەکانی چاویلان دەدات. لە کاتێکدا دەکرا حجز بخرێتە سەر پشکەکانی شاسوار عەبدولواحید نەک مڵکەکانی کۆمپانیا، چونکە هاوپشکەکانی تر هیچ تاوانێکیان نییە تا مڵکەکانیان حجز بکرێت. تەواوی ئەم کارانە لە ڕێگەی ئەنجومەنێکی کارتۆنیەوە کراوە کە لەلایەن خودی شاسوارەوە دانراوە بەبێ ڕەچاوکردنی مافی هاوپشکەکەمەکان کە یاسا مافیانی پاراستووە. پاشان گواستنەوەکەی بۆ ئەنجامەدرێت بەبێ ئەوەی حساب بۆ هاوپشکەکانی بکرێت. لە فەرمانەوەزاریەکەی بایس تاڵەبانی وەزیری پێشووتری دارایی و ئابووری کە لە 2 ساڵی 2014دا ئاراستی کردووە لە بڕگەی 5دا هاتووە. بڕیارماندا بە گۆڕینی زەمانەتی قەرزەکە لە ڕاهنی شوقەکانی کۆمپانیای نالیاوە بۆ ڕاهنی مڵکەکانی چاوی گەشتیاری. بۆ جێبەجێکردنی ئەم خواستەی خۆی شاسوار عەبدولواحید هاتووە دادگای لە حکوومەت گرتووە و لە ڕێگەی پارێزەری کۆمپانیای نالیاوە داوای لەسەر حکوومەت قەید کردووە. لە 23 ساڵی 2014دا کازم نامیق بەڕێوەبەری گشتی بانکە بازرگانیەکان بە وەکالەت نووسراوێکی ئاراستەی سەرۆکایەتی داواکاری گشتی کردووە و لە بڕگەی 4دا هاتووە. ئەو زانیاریە لە نووسراوی کۆمپانیای نالیا بە هامشی بەڕێز وەزیرمان کە بەبەستی وەزیری داراییە بە ئامادەبوونی ڕاوێژکار و بەڕێوەبەری گشتی بانکە بازرگانیەکان نووسراوە کە مەبەستمان داواکاریە لە گواستنەوەی تەبدیل زەمان کە مەبەست لەی ڕەهنکردنی مڵکی ترە لە جێگەی مڵکەکانی پێشووی. بەم شێوەیە گواستنەوەی حجزەکە ئەنجام دراوە بۆ کۆمپانیای نالیا و هەم بەشداربوانی پرۆژەکەی بێدەنگ کردووە و هەم حکوومەتیش. واتە بەم داوایە پارەی لە خەڵک و حکوومەتیش کێشاوەتەوە
کە دەبوو لە بنەڕەتدا زەمانێکی تر وەربگیرایە نەک مڵکەکانی چاوی چونکە پارەی خەڵکی تێدایە و تەنها شاسوار خاوەنی نەبووە. لەلایەکی دیکەشەوە قەرزە بنەڕەتێکە و سوودی قەرزەکەشی نەگەڕاندۆتەوە تا سەرۆکی حکوومەت لە پشکی پارتی و وەزیری دارایی لە پشکی یەکێتی کاراسانی گۆڕینی زەمانەتی بکەن. شاسوار عەبدولواحید و ئاسانکاریەکانی بەڕێوەبەرایەتی و بەرهێنەر لە سەرەتای جێبەجێکردنی پرۆژەی چاوی گەشتیاری بەڕێوەبەرایەتی و بەرهێنانی لقی سلێمانی ئاسانکاری گەوری بۆ شاسوار عەبدولواحید و کۆمپانیاکەی کردووە. تەنها ئەم نووسراوە دەکەینە بەڵگەی قسەکانمان. بینەرانی بەڕێز، ئەم نووسراوە ژمارە 3369 لەسەرە و لە 11 ساڵی 2012دا لەلایەن فەرمان غەریب بەڕێوەبەری پێشووی گشتی و بەرهێنانی سلێمانی کە ئەو کات وەکالەت بووە. ئاراستەی بەڕێوەبەرایەتی تۆمارکردنی خانوبەری سلێمانی کراوە. مەهزەلەی ئەم نووسراوە لەوەدایە لەگەڵ دەستپێکردنی کار داوای تاپۆکردنی کردووە بۆ پرۆژەکە و تاپۆ کراوە. هەر لە کاتی کارکردندا فەرمانی فراوانکردنی ژمارە 341 لە 27 ساڵی 2011دا بۆ دەرچووە. پاشان جارێکی تر فەرمانی فراوانکردنی بۆ دەرچۆتەوە بە ژمارە 2408 لە 23 ساڵی 2012دا. پاشان فەرمانی تاپۆکردنی ڕووبەری 379423.9 متر دووجای پرۆژەکەی بۆ دەرچووە. کارەساتی گەورە ئەوەیە کە تاپۆی پرۆژەکە مولک سەرفە کە بە نزیکەی بای 481 ملیار دینارە. لە کاتێکدا دەبوو بە مساتەحە تاپۆ کرایە لەسەری و پاشان چەند ساڵێک بگەڕایەتەوە بۆ دەوڵەت. ئەم ئاسانکاریە زۆر دەگمەنە و مەگەر تەنها بۆ شاسوار کرابێ. ئەمە ژمارەی مڵک و ڕووبەر و قیمەتی مڵکەکانە. هەر لە نووسراوەکەی فەرمان غەریب بەڕێوەبەری گشتی و بەرهێنان لقی سلێمانی داوا کراوە هێمای مامەڵە نەکردن واتە حیجز لەسەر زەوی پرۆژەکە دابنرێ. بەڵام سەیر لەوەدایە 3 مانگ دوای ئەو نووسراوە لە 7 ساڵی 2012دا هێرش محەڕەم سەرۆکی دەستەی پێشووی و بەرهێنان کە لە پشکی یەکێتی بووە داوای لابردنی هێمای مامەڵە نەکردن حیجزی پرۆژەکەی کردووە، حیجزەکەی بۆ لابراوە. بەڵام لەگەڵ دەست بەکاربوونی ڕێبوار خەلیل سەرۆکی نوێی دەستەی و بەرهێنان لەسەر پشکی گۆڕان هێمای مامەڵە نەکردنەکە دانراوەتەوە و ناوبراو فەرمانی لێکۆڵینەوەی بۆ سەرجەم پرۆژەکانی و بەرهێنان لە سێکتەری نیشتەجێبوون دروست کرد لەسەر بنەمای ئەو سکاڵایانەی لەسەر پرۆژەکانی و بەرهێنان تۆمار کرابوون. ئەم پرۆژەیە تا لەی وردبیتەوە سەیر و سەمەرەی زیاتر دەبینی مەگەر تەنها لەم مەملەکەتەدا شتی وا ڕوو بدە. سەرمایەدارە هەڵتۆقیوەکە و دەستەی و بەرهێنانی سلێمانی بە شێوەیەک سەریان بەسەری یەکەوە نابوو مەگەر تەنها خۆیان بزانن چیان چاندووە. ئەمە نووسراوێکی فەرمان غەریب بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی سلێمانیە لە 2 ساڵی 2015 کە ئاراستەی بەڕێوەبەرایەتی باجی دەرامەتی سلێمانی کردووە. لە نووسراوەکەدا هاتووە بفەرمونون لەلایەن خۆتانەوە بانجامدانی کاری پێویست بە بەخشینی پرۆژەی ناوبراو لە گشت باج و ڕسوماتێک بۆ ماوەی 10 ساڵ لێتان تێک نەچێت 10 ساڵ نەک ساڵێک. بەڕاستی ئەم گاڵتە جارگە مەگەر تەنها لەم هەرێمەدا ڕوو بدات. شاسوار عەبدولواحید و گاڵتە جاری بە هاوپشکەکان. ئەم سەرمایەدارە هەڵتۆقیوە لە بری داهات کارتی یاریکردنی دابش کردووە بەسەر هاوپشکەکانیدا. ئەمە فێڵێکی دیکەی سەرمایەدارەکە بوو لەگەڵ هاوپشکەکاندا لە باتی ئەوەی سوود و قازانجی ساڵانەی پرۆژەکەیان بداتێ کەچی هاوپشک هەیە بایی 5 ملیۆن دینار کارتی یاریکردنی وەرگرتووە. 2016 بوو کارژێڕێکی ئیداری هەبوو بە ناوی ئارام کە ئێستا لە لیستەکەی شاسوار عەبدولواحید خۆی هەڵبژاردووە
کابرایەکە بەڕاستیەکەی لە فرتوفێڵ زیاتر هیچی تر نازانێت ئێستا بە تەمای بێ بە نوێنەر لە لیستەکەیە ئەم پیاوە هاتە سەر شاشەی تەلەڤیزۆن وتی مژدەیەکی خۆشێن بە خاوەن پشکەکان لە سا هەشت ئیستیفادە ئەکەن دوای ئەوە لە ساسیەکان قرتان پچڕانیان لە سا پێنجیان ناینێ یعنی لە ملیۆنی دینار لە ملیۆنی دینار 50,000 دیناریان ناینێ لە ساسیەکەی تریان بۆ کردین بە کارت ئەمیش خۆڵکردنە چاوی ئەو خەڵکە بوو ئەمیش دزیەکی تر بوو فێڵێکی تر بوو لەو خاوەن پشکانە کە کردیان زیاتر لە چەندین میلیارد دیناریان لەو خاوەن پشکانە دزی بە ناوی ئەوەی کە کارتێکیان ناینێ خەڵک بچێ سواری جۆلانێ ببێ و سواری بچێ بۆ چاڤیلاند دوای ئەوە ویستمان ئەم کارتانە بەکاربێنین لە پرۆژەیەکی خەیریە خۆمێکی بووملەوانە کە نردوومە بۆ هینی تالاسیما بۆ مناڵانی تالاسیما وتومە بچن بۆ خۆتان سەرفی بکەن تەسەور کە ئەم کارتە ماونەتێ وتوانە کاکە ئیداری چاڤیلان لێمان وەرناگرێ کوڕەکە ناوی دانایە کە ئێستا بەڕێوەبەری کارژێڕی چاڤیلان دەدانایە توێتی بە هیچ شێوە ئێمە ئەو کارتە وەرناگرن ئەبێ کارت بپچڕن. ئەمە ناڕەزایەتی بەشێک لە هاوپشکەکانی چاڤیلاندا لە بەردەم بنکەی پۆلیسی ئازادی لەسەرەوەی سکاڵایان لێ وەرناژیرێ چەندین جار ئەم هاوپشکانە گردبوونەوەیان ئەنجام داوە و داوایان لەلایەنە پەیوەندیدارەکان کردووە سکاڵایان لێ وەربگرن لەسەر فرت و فێڵەکانی شاسوار عەبدولواحید. 5 ساڵە ئێمە 400,000مان وەرگرتووە 400,000ەکە باعث 150,000 کارت بوو. ئەوە 5 ساڵە دووجار قازانجی یاوی نەتێ تێگەی ئێمە ئامانەتێکمان ناوەدە دەستی ئەنجاوەر ئێستا دەنگی پێ بێ خەڵک چۆن دەنگی پێ زیرا ئەگرێ شەوی بە 20,000 دلار بە پارەی ئێمە هێڵێ ئەمانە حیزب نردوونی دەستیان لە پشتوێ کاکە پشکم خوراوە پارەم خورا بۆ خەڵکم لە پشتەوەی 100,000 کارت یاوە بە من چی بکەم لەم چاڤیلاندا وەڵا 1 بر تاو نابۆ کار جاتۆ وەرە جارێک کێشەی خاوەن پشکەکان چارەسەکە اینجا دواتر حیزب دانێن پشکەکانی هەموو فرۆشتووە ئەمە ئاخر چۆنی فرۆشتووە بەچی فرۆشتووە ئاخر با بزانین چۆن نابێ ئاگادار بین. شاسوار عەبدولواحید و تەجاوزاتەکانی شارەوانی کاکە ئیشی شارەوانی بزانێت یعنی ئەو فوی تێ بۆ فوی تێ بۆ ئاشکرا پێ ئاوسا و هەڵ بۆقی و فوی تێ یعنی حساب بۆ هیچ کەسێک ناکات. ئێمە قسە لەسەرەوە ناکەین کە چۆن لە سایی یاسا خراپەکەی کەرتی وەبەرهێناندا 147 دۆنم زەوی پرۆژەکەی بە خۆڕایی بۆ تاپۆکراوە بەڵکو قسەمان لەسەر ئەو شەقامە چلمەتریەیە کە پێشتر لە دیزاینی شارەوانی سلێمانیدایە و بە بەردەم پرۆژەکەدا تێپەر دەبێ بەڵام بەهۆی ئاسانکاریەکانی بەڕێوەبەرەتی وەبەرهێنانەوە خراوەتە سەر موڵکەکانی کۆمپانیای چاوی لە هەمان کاتدا بڕیار بوو شەقامێکی سیمەتری لە ناو پرۆژەکە جێبەجێ بکرێ کە شاسوار خۆشی ڕەزامەندی لەسەردا بوو بەڵام دیقەت بدەن ئەوەی لە خزمەتی گشتی هاوڵاتیاندا بووە سەرمایەدارە هەڵتۆقیوەکە خۆی لێ دزیوەتەوە. ئەو شەقامە لەبەر خاتی پرۆژەکە کراوە بە سیمەتر لە ناو پرۆژەکەیە ئەو شەقامە یەک لێرانە لەگەڵم جادا لێگەیە لە 2011 جێبەجێ نەکراوە کە بۆیە بکرات تا ئاستی قیرەکەشی لەسەر شارەوانی بوو جێبەجێ بکات باشە پرۆژەکەش ئیجازەی پێدراوە لە کاتی خۆی ئیجازەی پێدراوە بەڵام هەندێک کێشا بوو لە مڵکدارەتی کێشەکان لەوە دروست وەختی خۆی نەخشەی سێکتەری منتیقێ نەبوو عەرزەکان ئەرزی زەراعی بوون بە ئەرزی زەراعی بە ڕەقەمی زەراعی مڵکەکان ئێستا تاپۆکراوە کە ئێستا ساغی ئەکاتۆ شارەوانی زۆربەی زۆری ئەو قەتع عەرزانە کەونە ناو جادەوە جادە مڵکی خەڵکە خەڵکێم شارەیە یعنی معقولە ئەم جادە دوو سایدەی بەردەمی ئەم دوو دەرگای چاڤیلان بە مڵک ئێستا مڵکی چاڤیلان بێ شتیوا هەبوو لە عالم نەمبیستۆ باش بە حاڵی خۆم نەمبیستۆ لە هیچ شوێنێکا جادە مڵکی هیچ کەسێک هیچ کۆمپانیایەک هیچ کەس هیچ ڕێکخراوێ. گەندەڵیەکی دیکەی شاسوار لە پرۆژەی چاویدا دروستکردنی ئاکوا پارکە لەسەر پارچە زەویە کە مڵکی شارەوانیە کەچی دواتر وەڵامی شاسوار بۆ شارەوانی ئەوەیە کە نەیان زانیوە و هەڵەیان کردووە ئەم برادەرە هێندە ڕووبەرێکی گەورەی زەویان لەسەر تاپۆ کردووە لی تێکچووە لەکوێدا پرۆژەکانی جێبەجێ بکات ئەمە ژوێنەی خانووی کۆمەڵک خێزانی کەم دەرامەت و هەژاری ئەم وڵاتەیە کە بە پاساوی تەجاوزات شارەوانی دەیڕوخێنێ بەسەریاندا دوو وێنە یەکێکیان بە پاڵپشتی دەسەڵات کە 147 دۆنم زەوی لەسەر تاپۆ دەکرێ و ئەوەی دیکەشیان وێنەی تێکدانی لانەی خێزانێکە کە بە دوو ژوور ڕازیە
بەڵام پێی ڕەوا نابین بێ. ئەم پرۆژەیە 12,000 متر زیاتری شارەوانی سلێمانی بۆ ئەکواپارک بەکارهێناوە کە موڵکی سەرفی شارەوانی سلێمانیە. بەو مەبەستەی غوایە غەڵەتی کردووە لە تەسبیتکردنی حدودەکەیە. داوا ئەکەین کە دادگا بە زووترین کات ئەو کەیسە چارەسەر بکات کە یەکێکە لە کەیسەکانی کە ماوەی 2 ساڵ و زیاترێ وەکو شارەوانی سلێمانی پێوەیە ناڵێنینەوە کێشەکانی شاسوار عەبدولواحید لە مەحکەمەی سلێمانیا ساغ نابنەوە. شاسوار عەبدولواحید بە زەویە ڕووتەڵەکانی ناوچەکەوە نەوەستاوە و تەجاوەزی کردوتە سەر دارستانەکەی بناری گۆیژە. لە کاتێکدا گۆیژە و دارەکانی سیمای جوانی شاری سلێمانین، ئەمەش ناڕەزایی ڕێکخراوە ژینگەییەکان و لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی لێکەوتۆتەوە. شاسوار عەبدولواحید و قەرزی کارەبا بەپێی نووسراوێک کە لە 24 ساڵی 2018 لەلایەن بەڕێوەبەرەتی گشتی کارەبای سلێمانیەوە ئاراستەی کۆمپانیای چاڤیلان کراوە. بڕی قەرزی کارەبای پرۆژەکە گەیشتۆتە 745 ملیۆن و 165,500 دینار. لە نووسراوەکەدا هاتووە پێشتر قەرزەکەتان بۆ کراوە بە قیست، بەڵام کۆمپانیەکەتان پابەند نەبووە پێیەوە. بە بەڕێوەبەرەتی کارەبا هەڕەشەی گرتنەبەری ڕێوشوێنی یاسایی دەکات لە کۆمپانیاکە. تەنها پرۆژەیەکە لەم ئیجراتی ئێمەیان نەهاتوو بەدەم داواکانمانەوە دوای چەند جار ئاگادارکردنەوە و دوای ئەوەی کە خۆیان هاتوون داوای قسییان کردووە، قسییان بۆ کراوە، پاژەوەی کە قسەکانیشیان بۆ کراوە لە مانگی 8 2007 بەدەم قستەوە نەهاتوون. پارێکی کەڵەکەبووی زۆریان لایە کە ئەگەڕێتەوە بۆ 4 ساڵی ڕابردوو. لەو ڕۆژەی کە چاڤیلاند ئیشتراکی کارەبای لای ئێمە کردو تا ئێستا زیاد لە 770 ملیۆن دیناری لایە. بەڕێزان سەرنج بدەن، ئەمە نووسراوێکی کۆمپانیای نالیایە کە ژمارەکەی 121 و لە مانگی 2 ساڵی 2018دا ئاراستەی پرۆژەکانی کورتسیتی 1 و 2 کردووە. غەڵەت تێمەگەن، نووسراوی کۆمپانیاکەی کاکی سەرمایەدار بۆ لێخۆشبوون نییە لە قستی دانیشتوانی کەم دەرامەتی پرۆژەکە یاخود چاوپۆشیکردن لە دواخستنی قیستەکانیان، بەڵکو هەڕەشەیە لە بڕینی کارەبای مۆلیدە و هەر لێ پێچینەوەیەک بەرامبەریان. ئاخر ئەمەیە ئەو پەندەی کە دەڵێ بانێکە و دوو هەوە. کاکی سەرمایەداری هەڵتۆقی و 50 ملیۆن دۆلار قەرزاری بانکی حکوومەتە و 745 ملیۆن دیناریش قەرزی کارەبای لایە و نایداتەوە، بەڵام لەسەر قستی بەشداربوونی پرۆژەکانی هەڕەشە دەکات. ئێوە دوعا بکەن ئەم زاتە حکومەتی بەدەستەوە نەبوو، ئەژینا شار دەبۆ تاریکستان و خەڵکە ڕەشوڕوتەکەش لەسەر شەقام دەخەوتن. یەکێک لە کەمتەر خەمێدیارەکانی ئەم پرۆژەیە بوونی چەندین بەرزەتاوەری کارەباییە کە بە هیچ شێوەیەک لەگەڵ پێوەرە جیهانەکانی پرۆژەی گەشتیاری یەک ناگرێتەوە و هیچ مەرجێشی دڵنیایی نییە. تەنانەت تەلەفریکەکان بەسەر ئەم تاوەرانەدا تێپەڕ دەبن کە مەترسی گەورە لەسەر ژیانی گەشتیاران دروست دەکات. پێشکردنەوەی پرۆژەکە لەسەر داوای بەڕێوەبەرەتی کارەبا دەبوو ئەم تاوەرە کارەباییانە بگوازرێنەوە، بەڵام دیقەت بدەن. بە بڕیارێکی عیماد ئەحمەد جێگری پێشووی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێم کە لە 28 پێنجی ساڵی 2013دا ئاراستەی دەستەی وەبەرهێنانی کردووە و دەڵێ لە ئێستادا پرۆژەی چاڤیلان ئامادەسازی کردنەوەی بۆ کراوە و گواستنەوەی هێڵ و تاوەری کارەبای ناو پرۆژەکە دوابخەن بۆ دوای کردنەوەکەی. بەڵام سیر لەوەدایە دوای 5 ساڵ بەسەر تێپەڕبوونی کردنەوەی پرۆژەکەدا هێشتا تاوەر و هێڵی کارەباکان لە شوێنی خۆیاندان. کاکی سەرمایەداریش باکی بەڕۆحی گەشتیاران نەبوو، تەنها لە خەمی کۆکردنەوەی سەرمایەدا بوو. تێبینیمان لەسەر مەشروع لەوەیە بۆ کە خەتێکی 132 ئەمەیتیا دیفن کراوە مەشروع تا ئێستا لە دادگایەک لا نەکراوەتەوە. ئەوە مەشروع ئەوە هێڵێکی استراتیژی ئەم شاری سلێمانیە بەڕاستی کە نیوەی پارێزگای سلێمانی اعتیمادی لەسەر و خەتەیەمە نەبۆ سیانە نەبۆ شتی ناتوانین بە ئازادانە بچینە ناو پرۆژەیەوە. خەتی خۆمانە محەڕەماتی خۆمانە کەوتوتە ناو مەشروعەوە. شاسوار عەبدولواحید و نوکتەی فرۆشتنی پشکەکانی. لە کردەیەکی نوکتە ئامێزدا شاسوار عەبدولواحید هەستاوە
تەواوی پشکەکانی خۆی بەو هەموو قەرزەوە بە کۆمپانیایکی کابرایەکی عەرب فرۆشتووە کە کەس نازانێت چێیە. پرسیارەکە ئەوەیە تۆ بڵێ ئەم پیاوە دەوڵەمەندە عەرەبە موفلیسە چێ بێ بەو هەموو قەرزەوە پشکەکانی کڕی بێ. هەروەها کۆمپانیای نالیا و دارالمولکی بابانی فرۆشتووە بە کۆمپانیای کابرایکی عەرب بە ناوی کۆمپانیای ئەڕکانە. ئێستا بەو پێە بێ شاسوار عەبدولواحید گوندی ئەڵمانی 1 و 2 3 و چاڤیلاند و NRT و هەموو دەستگا ڕاگەاندنەکانی فرۆشتووە. دیارە تەواوی ئەم کەس و کۆمپانیا عەرەبانە تەنها بۆ خۆڵکردنە چاوی خەڵکە کە گوایە بزدزمانەکە ئیتر کاری سیاسی ئەکات و نایەوێت بازرگانی بکە. بەنیازە ئەم حکوومەتە گەندەڵ و تاڵانچیە لە ناو ببە کە ئەو هەموو گەندەڵی و تاڵانیەی بۆ خۆی کردووە. بەڵام زۆرمان دووبوونی ناوێت. باشکرا هەست بەم گەمە چەواشەکاریانەی شاسوار عەبدولواحید دەکرێت. بۆ نمونە ئەمە ناو پرۆژەی چاوی گەشتیاریە. ئەمەش ڕیکلامی نەوەی نوێیە بە تاوەر و شوێنە بازرگانیەکانیەوە. ئاخر کاچی سەرمایەدار ئەگەر دەستبەرداری ئەم پرۆژەیە بوویت و فرۆشتوتە چۆن ڕێگەت پێدەدرێ ئەم ڕیکلامانە بۆ خۆت بکەیت؟ ئاخر نازانی بانگەشەی هەڵبژاردن لەم جۆرە پرۆژانە قەدەغەیە؟ ئەمەش ساتی لێکردنەوەی چیلەرەکانی ناو پرۆژەی چاوی گەشتیاریە لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا. ئەم چیلەرانە لێکراونەتەوە و براون بۆ بیناکەی نەوەی نوێ. ئاخر تۆ ناڵێیت من پەیوەندیم بە پرۆژەکەەوە نەماوە؟ ئەی چۆن ڕێگە بەخۆ دەدەیت خاوەندارەتی ئامێر و کەرەستەکانی بکەیت؟ باشە ئەگەر فرۆشتوتە چیلەرەکانی قاعەی داخراو بۆ ئەدزی ئەیبێ بۆ نادی سنتەرینەوەی نوێ چیلەرەکان بۆ ئەدزی چیلەرەکان بریتیە لە ساردی و گەرمی. کابرایەک لەم شارەیە 500 دەعوای لەسەر بێت لە وەستای کاشیتەوە لە وەستای گەشتکاریتەوە لە تەنکەری ئاوتەوە. ئەم کابرای ئەبێ خەڵک چ ئومێدێکی پێ بکە بۆ داهاتووی ئەم شارە بۆ داهاتووی ئەم وڵاتە